ئەمە دیمەنی لێدانی خوێندکارێکە کە لەلایەن مامۆستاکەیەوە لە یەکێک لە خوێندنگاکانی شاری سلێمانی لێی دەدرێت. لێدانەکەش بە شێوەیەکە واز دەکرێت لە شەقامێکدایە و کەسی لێدرا و زۆر تۆمەتبارە و تەنها سزاکەی بەم شێوەیە ڕەوایە. لەبارەی ڕاستی و دروستی ئەو دیمەنە ڤیدیۆیی کە دەست کورسات نیوز کەوتووە وەک پیشەیەکی ڕۆژنامەوانی بە دووادەچوونمان کرد و ئەو خوێندنگەیەمان دۆزیەوە کە ڕووداوەکەی تێیدا ڕووداوە. لە نزیکەوە لەگەڵ بەڕێوبەری خوێندنگاکە دوایین و ئەگەرچی بە بیان و چاوەڕوانی ئەنجامی لێکۆڵینەوەکانی لیژنەکەیان لەو بارەیەوە لێدوانی نەدا، بەڵام بەڕێوبەرەکە دیمەنەکەی پژڕاست کردەوە و ڕایگەیاند ئەو مامۆستایە لای ئەوە و خوێندکارەکەش سکاڵای تۆمار نەکردووە. لێپرساوی لقی سلێمانی کۆمەڵی خوێنکارانیش قسەی خۆیان هەیە و گومانیانەیە لەوەی ئاخۆ بۆچی تا ئێستا خوێنکارەکە سکاڵای تۆمار نەکردووە. بەکارهێنانی توندوتیژی لەگەڵ سیستمی پەروەردە نەگونجاو یەک ناگرێتەوە. بۆیە ئێمە کۆمەڵی خوێنکارانی کوردستان بە تەواوی نیگەران بووین لەو هەڵوێستەی لەو کردداری کە بەرامبەر ئەو خوێنکارە کراوە و لەسەر خەتیشین لەگەڵ بەرپرسانی پەروەردەی لە پارێزگای سلێمانی کە بە هیچ شێوەیەک نابێت سازش لە مافی ئەو خوێنکارە بکرێ. جارێ هیچ شتێک ڕوون نەبووتەوە، تەنانەت نازانین بۆچی خوێنکارەکە سکاڵای تۆمار نەکردووە، ئایا لەژێر زەختا بووە یاخود بەخواستی خۆی بووە. بەڵام دوجار بەکارهێنانی لێدان لە ناوەندەکانی خوێندنە نەگونجاوە بە بڕیاری وەزارەتی پەروەردە قەدەغە کراوە. بەڕێوبەری گشتی پەروەردەی سلێمانیش دەڵێت بە هیچ شێوەیەک ڕێگە بە توندوتیژی نادەین و ئیجراعاتی یاسایش لەگەڵ ئەو مامۆستایە دەکەین کە ئەو کارەی ئەنجام داوە. بە هەموو شێوەیەک ئیجراعاتی یاسایی خۆمانەکەین. لەبەر ئەوە پەروەردە ئێمە کەسەکان پەروەردە ئەەکەین لەسەر ئاستی دڵسۆزی نەرمونیانی ڕێزگرتن لە یەکتری و هەر کەسێکیش ئەگەر گلەیی هەبێت ئەگەر خەلەلێکی شێبێ ڕێگەی یاسایی ترێ. ئەگەر خوێندکارێک هەڵی کرد ڕێگەی ئەوەی کە سوکاری ئاگادارکەی لە خوێنگا چەند ڕۆژێک دووری بخەیتەوە و دوای ئەوە بیگویستەوە بۆ خوێنگایەکی تر. ئێمە پەیوەندیمان کردووە، لیژنەشمان ناردووە، بەڵام خوێندکارەکە سکاڵای تۆمار نەکردووە و زۆر بە شتێک کارێکی ئاسایی وەریگرتووە. بەڵام ئێمە هەر وەکو بەڕێوتیشتی پەروەردەی سلێمانی دۆسیەمان بۆ کردوێتەوە خۆمان بێدەنگین لەسەر ئەو ڕووداوە. دوایەوەی ئاگادار کراینەوە لەو ڕووداوەی کە لە یەکێک لە خوێندنگاکانی شاری سلێمانی ڕوویداوە، ئێمە ژوەک پیشەی ڕۆژنامەوانی خۆمان بە دوواداچوونمان لەسەر ئەو بابەتە کرد. ئێستا کێشەکەمان گەیاندۆتە داواکاری گشتی تا بزانین لەو بارەیەوە داواکاری گشتی چوتەیەکی هەیە و لەسەر ئەو بابەتە چ بە دوواداچوونێک ئەنجامەدەن. هەرسەبارەت بەو ڕووداوە دۆسیەکەمان گەیاندە فەرمانگەی داواکاری گشتی سلێمانی و داواکاری گشتیش دەست بە جێلێکۆڵینەوەی لە ڕووداوەکە دەست پێ کرد. دیارە دوای ئەوەی کە کاتژمێر یانزەونی ئەمڕۆ لەلایەن تیمێکی بەڕێستان و ئاگادار کرایەوە لە بوونی ئەو تاوانە بە تاوانە بە پێی یاسا دەست بەجێ بە دوواداچوونی خۆمانمان کرد. دوای ئەوەی کە گردەفی دوەکەمان بینی کە مامۆستایەک لە یەکێک لەو ئامادەیانە هەڵەسێ بە لێدانێک بە شێوەیەکی زۆر ناشرین لە خوێندکارێک لە قۆناغی ئام بناڕەتیدا بە بەرچاو هەموو خوێندکارانەکان بە سلوبێکی زۆر ناشرین. ئەمەش بە پێی یاسا دیارە ڕێنمایی تایبەت هەیە لە وەزارەتی تەربیە و خوێندنی باڵا کە بە هیچ شێوەیەک نابێت ڕفتاری لەو شێوە بەرامبەر بە خوێندکار بەکاربێنێ لە هەر قۆناغی لە قۆناغەکانی خوێندن بێ. بۆیە ئێمە وەکو داواکاری گشتی بۆ پێی نوێنەراتی مافی گشتیەکەین بۆ پێش یەکێک لە ئەرکەکانی داواکاری گشتی پارێزگاریکردن لە مافی مناڵ، چونکە ئەو خوێندکارە لە قۆناغی بنەڕەتیدا هێشتا. بۆیە دەست بەجێ دوای بەڵگەکانمان کۆ کردەوە دەست بەجێ لە ڕێگەی داواکاری گشتی خۆمانەوە لە سلێمانی نووسراوێکمان ئارەستەی دادگای لە کۆڵۆنیای سلێمانی کرد بۆی ڕێوشێنی یاسایی بەرامبەر ئەو مامۆستایە بگرێتە بەر. وەک بەڕێوبەری خوێندنگەی ئامادەی سەروەرانی کوڕان پێی ڕاگەیاندین ئەو مامۆستایی کارەکەی ئەنجام داوە ناوی یا حا میمە و مامۆستای وانەی ئاینە. خوێندکارەکەش ناوی دال حا کافە و خوێندکاری پۆلی دەی بنەڕەتی زانستیە. درێر کەمال کورسات نیوز سلێمانی.